پیر شالیار پیری مەزنی هەورامان چێ و لەسەر کام بیر و باوەڕ بووە لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە تایبەتە. خواجائنا عشق تون دانرنا سريم خواينا عشق تون دانرنا سريم الدنيا كاول هەموو ساڵێک لە مانگی دوودا تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەندێک لە شاشەی تەلەڤیزیۆنەکان وێنەی پیر شالیار دەخەنە ڕوو. ڕێوڕەسمەکە مێژوویەکی دێرینی کورد و هەروەها ڕەسەنایەتی هەورامان دەخاتە ڕوو. بەڵام ئەم پیرە مەزنە چێیە؟ پیر شالیار چێیە کەوا ئەم ڕێوڕەسمە گرنگی بۆ دەکرێت؟ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بە هەنگاو وەڵامی ئەو پرسیارە گرنگە بدەینەوە. پیر شالیاری یەکەم ناوی تەواوی بریتیە لە خودادادی کوڕی جاماسپی هەورامی. شالیار نازناوێتی کە لە کوردیدا چەند مانایەک دەدات. شایان، پادشا و وەزیر و بەگشتی ناوەکە ئاماژەیە بۆ دەسەڵات و پێگەی تایبەت. لەناو هەوراماندا دەما و دەم دەجێڕنەوە و دەڵێن کە 99 پیری هەورامان هەن. لەوانە پیر ڕۆستەم، بابە بیدۆ، پیر زەڕین، پیرجان، بابە حەیرانێ، پیرەوەتێ و چەندینی تر. واتە ئەم پیرانە هەمووشیان نازناویان پیر نییە. پیر شالیار لە سەدەی 11هەمی زاینیدا لەدایک بووە، واتە نزیکی 1000 ساڵ لەمەوە. بەڵام ساڵی لەدایکبوونی نازانرێت. ئەم کەسایەتیە دەمێکە لە سەری نووسراوە و لە سەدەی ڕابردوودا زۆربەی پەرتوکەکان ناوی ئەم پیرە کوردیان بە زەردەشتی هێناوە. جا با سەرەتا بزانین پیر شالیار زەردەشتی بووە. یەکێک لەو کەسانەی کە ئەم بابەتەی هێناوەتەکایەوە مامۆستا ڕەشید یاسمی بوو. مامۆستا ڕەشید مێژونووسێکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو چەند مێژونووسێکی تر لەسەر هێڵی ئێرانگەری کاریان دەکرد و زەردەشتی بوون ئەو سەردەما یەکێک بوو لەو بابەتانەی کە بایەخی پێدەدرا. ئەو لە پەرتوکێکیدا بە زمانی فارسی کە ناونیشانەکەی بە کوردی دەبێتە کورد و بەردەوامی ڕێگەزی و مێژووی ئاماژەی بە پیر شالیار کردووە. مرۆڤ کاتێک پەرتوکەکەی یاسمی دەخوێنێتەوە هەست دەکات کە ئەم مێژونووسە وتوێژ لەگەڵ خوێنەر و دەسەڵاتداری ئەو سەردەمەی ڕژێمی شا دەکات کە ناسنامەی ئێرانگەری و باڵادەستی فارس باڵی بەسەردا کێشا. ئەو لە هەموو هەنگاوێکدا ئەوان دڵنیا دەکاتەوە کە کورد ئێرانیە نەک ئەوەی کە بە خوێنەر بڵێ مێژووی کورد چییە و کورد چێ. مامۆستا ڕەشید ئاماژە بەوە دەکات کە چۆن خەڵکی هەندێک لە بەشەکانی کوردستان ناوی منداڵەکانیان لە ناوی پاشا و پاڵەوانە بەناو کۆنەکانی ئێرانی وەک نەریمان و ڕۆستەم و فەرەیدون هەڵدەبژێرن و هەروە بە قسەی ئەو ناوی فارسی وەک پەروین و پاکیزە دەدەن بە مناڵەکانیان. ئەو لە هەموو هەنگاوێکدا دەوێت بڵێت کە کورد ئێرانیە و لە خزمەتی کللتوری فارسیدایە. لەسەر ئەم ئاڕاستەی نووسینە دواتر دێتە سەر پیر شالیار و دەڵێت گوایە ئەو لە کەسانی زانای هەورامان لە کوردستان بیستوێتی کە موغێکی زەردشتی هەبووە بە ناوی پیر شالیار. ئەو پیرە پەراوێکی هەبووە کە لە ناو هەورامیەکاندا بە پیرۆ سەیرکراوە بە ناونیشانی ماریفەت و پیر شالیاری، واتە ماریفەتی پیر شالیار. بۆچوونەکانی ڕەشید یاسمی لەلایەن ئایەتوڵای مەردوخی و مامۆستا محەممەد ساحب کە خاوەنی کتێبی پیر شالیاری زەردەشتیە دووبارە کراوەتەوە و هەمویان ئەو زاتیان بە زەردەشتی لە قەڵەمداوە. شاعری گەورەی کورد مامۆستا قانەعیش لەژێر کاریگەری ئەواندا بە شعرێک ئەو بۆچوونە دووپات دەکاتەوە کاتێک کە دەڵێت کتێبی زەردەشت کە ئاوێستایە وەک باقی کتێب خەڵاتی خوایە، بە زوان هەورامی هاتە سەر بەشەر یانێ های زەردەشت بووی بە پێغەمبەر.
بۆ جۆرە لە سەدەی 20ەمەوە 3 توێژەری کورد مامۆستا ڕەشید یاسمی، ئایەتوڵای مەردوخی و مامۆستا محەممەد ساحب بڕیاریاندا کە پیرشالیار پیرێکی زەردەشتی بووە و ئەمڕۆ ئەگەر بە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بگەڕین بە زمانی کوردی و فارسی و تەنانەت ئینگلیزیش دەبینین کە پیرشالیار کراوە بە پیرێکی زەردەشتی. پرسیارەکە ئەوەیە، ئایا پیرشالیار زەردەشتی بووە؟ بۆ ئەوی کە بڵین پیرشالیار زەردەشتی بووە دەبێت بەڵگەنامەیەک یان وتەیەک شتێک هەبێت جگە لە بۆچوونی خەڵکانێک. ئایا هیچ بەڵگەیەک هەبووە کە پێمان بڵێت پیرشالیار زەردەشتی بێت؟ لە ڕاستیدا یەک بەڵگەی نووسراو نییە کە بیسەلمێنێت پیرشالیار زەردەشتی بووە. ئەی کە زەردەشتی نەبووە بۆ کردیانە زەردەشتی. لە سەدەی 19ەمەوە بابەتی زەردەشت و ئاریەکان لە ئەوروپا بایەخێکی زۆری پێدەدا. ئەو بایەخە بەشێک بوو لە هەوڵی ئەوروپیەکان بۆ دۆزینەوەی ڕابردووی خۆیان. واتە بایەخدانی ئەوان بە زەردەشت بەشێک بوو لە هەوڵی دۆزینەوەی ڕابردووی خۆیان کە دواتر تیۆری ئاری نازانستی بە دوادا دروست کرا و پێشتر بەرنامەی تایبەتمان لەسەر ئەم بابەتە کردووە. لە سەدەی 20ەمەوە ئەم بابەتە کەوتە ناو کۆڕی خوێنەوارانی ڕۆژهەڵات بەگشتی. کوردیش دواتر کردیە بەشێک لە مێژووی خۆی. واتە ئەم تێگەیشتنی ئەمڕۆی کورد سەبارەت بە زەردەشت ئەنجامی لێکۆڵینەوەی خۆی نەبووە، بەڵکو ئەنجامی دواکەوتنی کاری ئەوروپیەکان بوو کە بایەخیان بەو بابەتە دەدات. هەوڵەکانی مامۆستا ڕەشید یاسمی و ئایەتوڵای مەردوخی ئەنجامی ئەوە بوون. دواتر ئەم ڕێچکەیە بوو بە باو و زۆشتی کورد بە خەیاڵی بەسرا بە ئاینی زەردەشتیەوە. کەواتە بەڵگەیەک نییە کە پیرشالیار ببەستێتەوە بە ئاینی زەردەشتیەوە و ئەو بەستنەوەیش کە ئەمڕۆ لە ئارادایە زیاتر قسە و قسەڵۆکی ناو خەڵکە وەک لە توێژینەوە. لەم دوایشدا ئاماژە بە میترایبوونی دەکرێت بێبوونی هیچ بەڵگەیەکی ڕوون. تەنانەت دەڵێن ئەم پیرە هەورامیە میتانیش بووە. باشە پیرشالیار ئەگەر زەردەشتی و میترایی نەبووە لەسەر کام بیر و باوەڕ؟ خواجایینە عەشق و تۆن دانرنە سەرێم، خواینە عەشق و تۆن دانرنە سەرێم، ئەو دنیا کاول بۆ من بێخەبەرێم، ئا دنیا کاول بۆ من بێخەبەرم، جا هیچ غەمە وەران لێ خەمسە و ڕاسەرەیە، پیرەکەم شابازە و خەڵک بێخەبەر. بۆ ئەوەی کە بگەینە وەڵامێکی ڕوون دەبێت بزانین کە پیرشالیار لە چ سەردەم و هەلومەرجێکی کوردستاندا ژیا. سەرچاوەکان ئاماژە بە 3 پیرشالیار دەکەن و ئەم بەرنامەیە بایەخ بە پیرشالیاری یەکەم دەدات کە لە سەدەی 11ی زاینیدا ژیا. هەرچەندە سەردەمی ژیانی پیرشالیار دەزانرێت، بەڵام تۆماری ساڵی لەدایکبوونی لە سەرجاوەکاندا نییە. ئەوەی کە زۆرجار دەردەکەوێت ئەوەیە کە گەشانەوەی فەرهەنگی کوردی لە ژێرسایی میرنشینە کوردیەکانی ڕابردوودا ڕوویداوە. دوای چەند سەدەیەک لە هاتنی عەرەبەکان و لە سەدەی 8ەمی زاینیەوە وردە مێرنشین و دەسەڵاتە کوردیەکان دروست دەبوونەوە. لە ڕاستیدا هەر لە کەنداوە هەتاوەکو دەریای سپی ناوەڕاست مێرنشینی کوردی دروست دەبوون. ئێمە لەم بەرنامەیەدا ئاماژە بە دوانیان دەکەین کە دەوڵەتی حەسنەوی و هەیاریە و ناوچەی هەورامان لەژێر دەسەڵاتی ئەم دوو دەوڵەتە کوردیەدا بووە. ئامانجیش لەوە ئەوەیە کە لە هەلمومەرجی سیاسی کورد لەو سەردەمەدا بگەین کە پیرشالیاری تێدا ژیاوە. پیرشاریار لە سەرچاوەکاندا بە یەکێک لە پیرانی سەردەمی میرنشینی هەیاری یاخود ئەیاری ئاماژەی پێکراوە. میرنشینەکە لە ساڵی 1990 لەلایەن ئەبولفەتح محەممەد کوڕی ئەناس دامەزرا و ناوەندی دەسەڵاتەکەی لە ناو هۆزی شازنجاندا بوو. ئەوانیش ناوچەکانی شارەزور، دینەوەر، هەڵوان، داقوق، کرماشان، داسکەرە، مەندەلی، نوعمانیە و لوڕستانیان بەدەستەوە بووە.
چەند کەسایەتێک هاوسەردەمی پیشالیار بوون. لەوانە باوە خۆشین، ڕێحان خانمی لوڕستانی، فاتمە لوورەی گۆران، لزا خانمی جاف، خاتومەی زەرد، باوە تایری هەمەدانی، باوە ناوسی جاف، دایە خەزانی زەرکەتی، پیر ئەحمەدی کەرکووکی، ئەحمەدی جاف و چەند کەسایەتێکی تر. پێش دەوڵەتی هەیاری میرنشینێکی تری کوردی بە ناوی حەسنەوی هەبوو کە لە ساڵی 1940 زاینیدا لەلایەن سەرکردەی هۆزی بەرزیکانی حەسنەویە کوڕی حسێنی بەرزیکانی کوردەوە دامەزرا و تا ساڵی 1946 حکمی ناوچەکانی هەمەدان، ڕێی کرماشان، نەهاوەند، دینەوەر، سامغان، ئەسەداباد، ئەهواس، شارەزور، شاپورخاست، هەڵوان، خۆزستان و بەشێکی لە ئازربایجانی لەخۆگرتە بوو. لە سای ئەم دوو دەوڵەتەدا ئەو ناوچە کوردیانە بوژانەوەیکی گەوریان بەخۆیانەوە بیر. بۆ نمونە حەسنەویەکان چەندین پاشماوە و تۆماری ئاوەدانیان لێبەجێماوە. ئەمڕۆ ناوی بەدری حەسنەوی کورد کە لەسەر پردێک هەڵکەنراوە بە پردی کەشکان دەناسرێت، پاشماوەکەی ماوە کە لە ساڵی 1984دا لە لوڕستاندا تەواوکراوە. ئەوان چەندین شوێنی تریان دروست کردو و لەو سەردەمەدا ناوچەکە بەگشتی ئاوەدانێکی تەواوی بەخۆیە بینی. تەنها یەکێک لە قەڵاکانی حەسنەویەکان ئەو ڕاستیە دەخەنە ڕوو کە بە شاپورخواز دەناسرێت و هەل لەو شارەوە ئەم بنەماڵە کووردە دراوی زێڕینی تایبەتی خۆیان لێدا. سەردەمی حکمی کورد لە وڵاتی خۆیاندا سەردەمی ئاوەدانی و گەشە سندن بوو. دوای ڕووخانی دەوڵەتی حەسنەوی هەیاریەکان شوێنیان گرتنەوە. ناوەکان لە سەرچاوەکاندا بە شێوەی ئایاری و ئەنازی تۆماکراوە، بەڵام پێدەچێت ئەم دەوڵەتە ناوەکەی بە ناوی یارسانەکانەوە هەر هەیاری بێت و لە تۆماری عەرەبیدا کرابێتە ئایاری، لەبەرەوەی کە ئایاری مانایەکی گونجاوی نییە لە زمانی کوردی. دەوڵەتی هەیاری بوو بە میراتگیری دەوڵەتی حەسنەوی و لە هەموو ئەو شوێنانەدا حکومڕان بووە کە تاوەکو ئەمڕۆ یارسانەکانی تێدا ماوە. تەنانەت نوعمانی خوار و شاری بەختاش لەژێر دەسەڵاتی ئەواندا بوو. بە کوردیەکەی لەکوێ لەو ناوچانەدا هەتاوەکو شاری بەغدا کوردی تێدا بوو بێت، ئەوان دەسەڵاتیان هەبوو. بەو جۆرە ئەم دوو دەوڵەتە هەیاری و حەسنەوی بەشێکی گەورەی کوردستانیان حکومڕان کردووە. ئەوان لەو پەڕی لوڕستانەوە تاکو هەمەدان و شاری قوم هەتاوەکو شارەزور لەژێر دەسەڵاتیان بووە. بەپێی ئەوەی دەوڵەتی حەسنەوی ناوەندی دەسەڵاتیان قەڵای سەرماج بووە لە لای کرماشان و هەیاریەکان ناوەندی دەسەڵاتیان زیاتر شاری سەرپێڵی زەهاو بووە. لەبەرەوە ئەم دوو دەوڵەتە کوردیە لەوە دەچێت کە بە کەلهوڕی ئاخاوت بێت. بەڵام پیشالیار و هاوڵانی لەژێر سایی دەوڵەتی هەیاریدا بوون. ئەوەی تاکو ئێستا باسکرا زیاتر پێشینەیەک بوو بۆ ئەو هەلومەرجەی ئەم پیرە هەورامی تێداژیاوە. بەڵام خۆشبەختانە پیشالیار کۆمەڵێ دوو بەیتی بۆ بەجێشتوین کە هاوکاریمان دەکات کە لە فکری ئەم زانایە تێبگەین. پیرشالیار هەندێک دووبەیتی لێ بەجێماوە کە ڕوانگەی خۆی و کورد دەخاتە ڕوو سەبارەت بە زۆر شت. ئەم زانا کووردە مەزنە بە زمانێکی زۆر سادە ڕوانگەیەکی فەلسەفی قوڵ بۆ دواڵیزم یاخود دوانەیی دەخاتە ڕوو. ئەو لێکێک لە دووبەیتەکاندا دەڵێت: وەروێ وەوارۆ وەروە وەرێنە وەریسە بڕیۆ چوار سەرێنە کەریە سیاوە و هێڵەش چەرمێنە قوشلێ مەمێرۆ دووە بەرێنە. واتە بەفرێ ئەبارێ بەفرەخۆرێ گوریز بپچڕێ چوار سەری هەیە مریشکی ڕەش هێلکەکەی سپیە گۆزەکە لە بنەوە پشتێ دوو دەرچەی لێ پەیدا دەبێت. ئەم دوو بەیتە لێکدانەوەی هەمەجۆری زۆر سادەی بۆ کراوە لەلایەن ئایەتوڵای مەردوخی و چەند کەسایەتێکی ترەوە.
بەڵام دوودێڕەکە زۆر گرنگ و بناغین لە تێگەیشتن لە ڕوانگەی فەلسەفی پیشالیار بۆ خودا و شەیدان و پەیوەندی نێوانیان. دەبێت ئەوەمان بیر نەچێت کە پیشالیار خوداناسێکی مەزن بووە و ئەم دێڕەسادانەی لەو پێشینە قوڵی تێگەیشتنیەوە هاتووە. ئەو لە دوو دێڕی یەکەمدا دەیەوێت بڵێت دوو هێزی تاریکی و ڕۆشناوی دوو هێزی پێچەوانی یەکن، بەڵام تەواوکەری یەکترین وەک لەوەی کە دوو هێز بن بەرامبەر بەیەک و جودا لە یەکتر لە شەردا بن. ئەو دەڵێت ڕاستە بەفر دەبارێت کە لەوێدا بەفر سمبڵی نەهامەتیە یان هێزی خراپەیە، بەڵام بەفر خۆرەیە و بەفر دەتوێنێتەوە کە ئەوە لایەنە هەرێنیەکێتی. هەروەها دەڵێت ڕاستە گوریسەکە بچڕا، بەڵام ئەو بچڕانە بووە هۆی ئەوەی کە گوریسەکەی جاران لە بری دوو سەر ئێستاکە چوار سەری هەبێت و دەکرێت بە شێوەیەکی تر سوودی لێوە بگیرێت. دیسان دەڵێت ڕاستە مریشکەکە ڕەشە کە ڕەنجی ڕەش نیشانەی نەهامەتی و هێزی خراپەیە، بەڵام هێلکەکەی سپیە. گۆزەکەش بنەکەی شکاوە، بەڵام ئێستاکە دوو دەمیکراوەی هەیە و دەتوانێت سوودی لێوە بگیرێت. ئەم ڕوانگەی پیشالیار لە جیهاندا ناسرا و چینیەکان بە فەلسەفەی یین و یانگ ناوی دەهێنن. بەپێی ئەم فەلسەفەیە هەموو شتێک دوانەیە و ئەم دوانەیە گرێدراوی یەکن. ئەوان دوو ڕووی هەماشتن کە بۆ هەمیشە لە ململانێدان و یەکتریش تەواو دەکەن. واتە ئەو دوانەیەی کە پیشالیار ئاماژەی پێدەکات بە تەواوی لە دواڵیزمی یاخود دوانەی زەردەشتی دوور دەکەوێتەوە کە ئەو دوو هێزە وەک دژەیەکی یەکتری دەبینێت کە لە شەردان نەک تەواوکەری یەکتری. ئەگەر پوختەی ڕوانگەی پیشالیار و زەردەشتی ڕوون بکەینەوە و بەراوردیان بکەی بەم جۆرەی خوارەوە دەبێت. پەیوەندی دوو هێزە دوانەیەکە لە ڕوانگەی زەردەشتیدا ئەم دوو هێزە لە ئەزەلەوە جیاوازن و لەسەر دوو هێڵی جودا بەردەوامن و دوو هێزن کە لە جەنگدان و دژی یەکن. لە ڕوانگەی پیشالیاردا دوو ڕووی بەرامبەر بەیەکی سروشت و تەواوکەری یەکن و پەیوەندیەکە بازنەییە. ئامانجی ئەم دوو ڕێچکەیە لە زەردەشتیدا ئامان سەرکەوتنی یەکێ لە هێزەکانە، بەڵام لای پیشالیار ئامانجی کۆتایی گەیشتن بە حاڵەتێکی هاوئاهەنگی و هاوسەنگی داینامیکیە لە هەموو لایەنەکانی ژیاندا. وەک دەبینرێت پیشالیار بۆچوونی بە تەواوی بەرامبەر شتە بنەڕەتیەکانی ژیان جودایە و پێچەوانی ئاینی زەردەشتیە. ڕوانگەی دوانەی بەو شێوەی کە پیشالیار ئاماژەی پێدەکات ڕێک لە تێگەیشتن لە سروشتەوە هاتووە. لە ڕاستیدا لە هەموو دیاردەکانی دەوروبەرماندا دەیبینی. بۆ نمونە ڕووناکی و تاریکی، شەو و ڕۆژ، نێرومێ و چەندین شتی تر. تەنانەت لە بواری سیاسەتیشدا هەموو ڕوانگەیەکی ڕازڕە و بەرامبەرێکی چەبڕەویشی هەیە. واتە ئەو ڕوانگەیە گوزارش لە سروشتی گەردون و ژیان دەکات. ململانەی ئەم دوانەیە هەمیشەی و ناکۆتایە. پیشالیاریش هەر ئەوە دەڵێت. پیشالیار جارێکی تر ڕوانگەی خۆی لەسەر بابەتی تر لە دوو بەیتا ڕوون دەکاتەوە و دەڵێت: داران جاندارن، جەرگ و دڵبەرگن، گاهێ پڕبەرگن، گاهێ بێبەرگن، کەرگەجە هێڵن، هێڵە چەکەرگن، ڕەواز چە ڕەواز، وەرگ چەوەرگن. ماناکەی دەبێتە درەختەکان وەک ئادەمی زاد گیان لەبەرن و ئەوانیش زەرگ و دڵیان هەیە و گەڵا و ڕیشیان هەیە. ماوەیەک گەڵایان هەیە و ماوەیەک دەوەرێ و مریشک لە هێلکە و هێلکەش لە مریشک پەیدا دەبێت، ڕێوی لە ڕێوی و گورگ لە گورگ دەبێت. پیشالیار لەو دوو دێڕەدا بیر و باوەڕی دوونادون یاخود گوێزانەوەی ڕۆ دەخاتە ڕوو. ئەو بۆچوونی جیاوازە لە هەندێک ئاینەکانی تر کە بڕوایان بە دوونادن هەیە و ئەو دەڵێت گیان لەبەران لە سوڕی مردن و زیندووبوونەوەدان، بەڵام هەر ڕۆحێک تەواوکەری هاوشێوەکەی خۆیەتی. واتە گورگێک دەمرێت و ڕۆحی دەچێتەوە جەستەی گورگ و ڕێویەک بە ڕێوی و مرۆڤێک بە مرۆڤێک. واتە پیشالیار دەستنیشانی ئەوە دەکات کە ڕۆح ناگوێزرێتەوە لە نێوان گیان لە بەرە جیاوازەکاندا و لەوێدا ئەو دەستنیشانی دوونادون بە شێوە کوردیە یارسانیەکەی دەکات. ڕوانگەی دوونادون بۆ چوونێکی کوردی دێرینە و لە ئاینەکانی یارسانی ئەلەوی، ئێزدی، دروزی و هەروها ئاینەکانی وەک بوودی و چەندین ئاینی تردا بەدی دەکرێت. لەم ڕوانگەشدا پیشالیار جارێکی تر دووپاتی دەکاتەوە کە ئەو بە تەواوی بیرکردنەوەی جیاوازە لە زەردەشتی. لە ئاینی زەردەشتی دوونادون نییە. هەروەها هەندێک پیشالیار دەکەنە میترایی. ئەم هەوڵەش هاوشێوەی بە زەردەشتی کردنیەتی و هیچ بەڵگەیەکی لە پشتەوە نییە و زیاتر قسە و قسەڵۆکە.
هەمیشە زانا گەورەکان زۆر قوڵ دەبنەوە لە ژیان، بەڵام ئەو قوڵبوونەوەی بە زمانێکی سادە بە خەڵک ڕادەگەێنن. وەک بینیمان پیرشالیار باشتی سادەی ڕۆژانەی وەکو بەفر و مریشک و هێلکە و گوریس و هەروەها گۆزە بابەتێکی فەلسەفی قوڵمان بۆ باس دەکات. هەروەها لە ڕێگەی گیاندار و درەختەکانەوە ڕوانگەیەکی دێرینی کورد دەخاتە ڕوو. بەڵام ئایا پیرشالیار چیتری لێ بەجێماوە یاخود چیتر لەسەری بەجێماوە کە زیاتر لەسەر خۆی و هاوڵانیمان پێ بڵێت؟ پیرشالیارێکێک بووە لە کەسایەتیە گرنگەکان، بەڵام ئەم نایشارێتەوە کە کەسی تر لە خۆی گەورەتر هەبوو. ئەو لە دوو بەیتدا دەڵێت: یۆشاهن و مەرس، یۆشاهن و مەرس، هەزار سوار ئاما یۆشاهن و مەرس، پەلێ وەژڕامە چەسەما تا ئەرس، سوار شاخۆشین گۆش ئاورد وەلەرس. واتە هەزار سواری مەیدانی خواناسی هاتوونەتە ئەم جیهانەوە، بەڵام هەر تەنیا یەکێکیان لەم بەرووبوومە ناوبانگی دەرکردووە. ئەم شاسارە خواناسە سوارێکی وەهایە کە بۆ مەیانداری و لە هەموو جیهاندا ئەسپێکی خۆشڕەوتی هەیە و بە ئارەزووی خۆی لە ئاسمان و زەویدا پەل دەوەشێنێ و ئەو شاسوارە بێگومان شاخۆشینە کە گۆی زەوینی لە مەیدانی خواناسیدا هێناوەتە لەرز. واتە بەپێی ئەو کڵامە پیرشالیار شاخۆشینی بە سوارچاکی گەورە داناوە. بە هەمان شێوە چەند جارێک شاخۆشینی لوڕستانیش ئاماژە بە پیرشالیار دەکات و لە کڵامێکی دووبەیتیدا فەرمانی پێدەدات و دەڵێت: شەهری یاریدین، شەهری یاریدین، ئەس چەنی تۆمەن شەهری یاریدین، جڵە و دوودم و دەستەن نگین و وارمای شا بەورت کەرەزین. واتە ئەی پیرشالیاری دین، من لەگەڵ تۆمە، ئەوا بەدەمی دووکەڵ و هەناسەمەوە نگین و گەوهری منت بەدەستەوەیە، دەسا بە فەرمانی شاد ئەسپی بەورین زینکە و دوژمنانی ئەم ڕێو ڕەوشتە لە ناوبەرە. واتە شاخۆشین لەم دوو بەیتەدا ڕێنمایی بە پیرشالیار دەدات لەبەرەوەی کە شاخۆشین گەورەترین کەسایەتی ئەو سەردەمەی یارسانەکان بووە. جگە لە شاخۆشین هەروەها خاتوو مەیزەر کە ئەویش خاتوونێکی یارسانی لوڕ بووە ئاماژە بە پیرشالیار دەکات و دەڵێت: خۆشین یەک قەول، خۆشین یەک قەول، خەشمەت کافیەن تاکەی مەدەی هەوڵ، چەلەوی شەماڵ دنیاش دادەن جەوڵ، شەهریار گیوەن تەڵەب کردن تەوڵ. واتە ئەی شاخۆشینی ڕازبێژ و ڕازگۆی جیهانی خواناسی، ئیتر مهری و بێبەزەیت با بەس بێ و تاکەی پێیڕەوان و ژێردەستانی خۆت ناپرسیتەوە و لە دەریای بیر و ئەندێژەی یەزدانیدا نوقم بوویت. تەماشاکە هەندێک لە پەیڕەوان و لایەنگرانی وەک سوڵتان چەلەوی و پیرشالیار لە پیرۆزی و پیت و پێز و بەرەکەتی لێپرسینی نهێنی و بژوونی و معنەوی تۆوە پلەپایی خواناسی گەیشتون. ئەویان وەک شەماڵ دەشنێتەوە و ناوبانگی بە هەموو شوێنێکدا بڵاو بۆتەوە و ئەمیشیان بەهێزی معنەوی خۆی وەکو گیوی کوڕی گودەست جیهانی داگیر کردووە. کەواتە بۆچی لە ئێمەی هەژار و بێنەوە ناپرسیتەوە و بەزەیت بە ئێمەی بێچارەدا نایەتەوە؟ واتە ئەو سەردەمەی پیرشالیار ئەم زانا کووردە یارسانیانە هەما ڕنگ بوون لە لوور، کەلهوڕ، هەورامی، سۆرانی و کرمانجی، بەڵام هەمویان بە زاراوی گۆرانیان هەورامی نووسیویانە و لە ژێر سایەی حکومڕانی کوردی کەلهوڕیدا فکر و فەلسەفەی خۆیان خستۆتە ڕوو. نزیکی 1000 ساڵ لەمەوبەر لە هەندێک لەو جەمانەدا کە شاخۆشین پێشڕەویان بووە، خاتوو مەیزەرد، پیرشالیار، لەزا خانمی جاف، کاکە ڕدای لوڕستانی و دەیان زانای تری یارسانی بەیەکەوە بەدەم تەمورەژەنینەوە و توێژیان لەسەر ژیان و فەلسەفە کردووە. وەک ڕوون بووە پیرشالیار پیرێکی یارسانی هەورامی بوو و چەندین دووبەیت لەو لە هاوڵانی بەجێماوە. بەڵام لەوانەیە پرسیار بکرێت ئەو ڕوانگە دوانەیە یاخود دواڵیزمەی پیرشالیار کە لە چینیش بە یەن و یانگ دەناسرێت سەرچاوەکەی چۆنە و چۆن سەری هەڵداوە؟ زۆر جار بۆ تێگەیشتنمان لە خۆمان سەیری هەلومەرجی ئەمڕۆی خۆمان دەکەین، بەڵام کوردستان لە ڕابردوودا بەو شێوەیە نەبووە کە لە هزری خەڵکدا وێنان دەکرێت. دەبێت بیرمان نەچێت کە لە ڕابردوودا چەندین شاری کوردستان لەسەر ڕێگەیەکی بازرگانی جیهانی بووە.
ئەم ڕێگەیە لە ئاسیاوە کەلوپەلی بازرگانی هێناوە و بە پێچەوانەشەوە. هەمیشە ئەم ڕێگا بازرگانیانە هۆکاری گرنگی نەک هەر کەلوپەل بوون، بەڵکو ڕێگەی گرنگی ئاڵوگۆڕی بیر و بڕوای جیاواز بوون. ڕێکەوت نییە کە پێغەممارمانی کە منەماڵەکەیان هەمەدانیە، هەروەها باوە یادگاری یارسانی و مەولانە خالید کە هەر یەکەیان لەسەر ئاینێکی جیاواز بوون بۆ قوڵبوونەوە لە خوداناسی ڕویان کردوتە وڵاتی هەند. ئەمە نەریتێکی باوی کوردستان بوو. هندستان ناوەندێکی هزری مێژووی ئەو سەردەمە بوو. ئێمە تەنها تۆماری گەشتی ئەو سێ کەسایەتیەمان هەیە، بەڵام بابەتەکە هەرگەژ نییە، بەڵکو لە سەدەی دووهەمی زاینیدا لە کوردستان فەیلسوفێک بە ناوی بەردەیسان پەرتووکی لەسەر دابوونەریت و زۆر لایەنی هندستان نووسیوە بە ناوی پەرتووکی هندیەکان. ئەمە جگەلەوەی کە لە سەدەی نووهەمی زاینیدا قەشە تۆمازمەرگەیی لە پەرتووکەکەیدا بە ناوی حکومڕانەکان ئاماژە بەوە دەکات کە قەشە لە کوردستانەوە چوونەتە چین بۆ بڵاوکردنەوەی ئاینەکە. پێچەوانەکەشی ڕوویداوە. بۆ نمونە پیر فەیروزی هندی کە لە هندستانەوە هاتۆتە کوردستان و چووەتە لای سوڵتان سەحاک، دواتر وەک یارەسانیەک کڵامی بە هەورامی لێبەجێماوە. چەند کەسایەتێکی تری هاوشێوەش هەن. ئەم زانیاریانە ئەوە دەخەنە ڕوو کە کوردستان لە هەموو ڕوویەکەوە لە ڕابردوودا بە چین و هندستان و تەنانەت بە ئەوروپاوە بەستراو بووە و کاریگەریەکەش ئاڵوگۆڕ بووە نەک تەنها وەرگردن. بەو جۆرە بیرۆکەی دوانەی یاخود دوالیزم کە لە دووبەیتەکانی پیشالیاردا دەکەوێتە ڕوو کە لە چین بە ین و یانگ دەناسێت، پەیوەستە بەو پەیوەندیە دێرینەوە. لە ڕاستیدا ڕوانگەی دوانەی یاخود دوالیزم قسەی زۆر لەسەر و دروستبوونەکەی زیاتر وا دەردەکەوێت کە لە ئەنجامی ئەو پەیوەندیانەدا هات بێتە ئاراوە. زۆر توێژەری بوارەکە بنەچە دێرینەکەی دەگەڕێنەوە بۆ مێسۆپۆتامیا. هەر لەبەر ئەمەشە ئەم دوانەیە لە ئاینی مانی و زوانیشدا بەدی دەکرێت. دوالیزم یان دوانەی لە ڕابردوودا باڵی کێشا بوو بەسەر هزری کوردیدا و ڕوانگەی جیاواز لە بوارەکەدا هەبووە. بۆ نمونە ئەو دوانەی کە فەیلسوفی کورد سوورەوەردی بانگەشەی بۆ دەکرد لەگەڵ ئەوەی پیشالیاردا هاوبەشی هەیە و هەندێک جیاوازیشان هەیە. ئەمانە هەمووی ئەوە دەگەێنن کە لە ڕابردوودا هێڵە گشتیەکەی ناو کورد ڕوانگەی دوالیزم و دوانەیی هێز و دونادون بوون. ئەوانە باڵیان کێشا بوو بەسەر هزری کوردیدا، بەڵام وردەکاریەکان لە کەسێک بۆ کەسێک و لە گروپێکەوە بۆ گروپێکی تر هەندێک جیاوازیان هەبووە. ئەمڕۆ هەموو ساڵێک جەژنی پیشاریار دەگێڕێت و خەڵک لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانە لە جیهانیشەوە ڕوو دەکەنە هەورامان بە ئامانجی بەشداریکردن لەم بۆنە گرنگەدا. لە تەکیدا ڕوویەکی فەرهەنگی قوڵی مێژوویی کورد دەکەوێتە ڕوو. هەورامان وەک پیرەدار بەڕوویەکی کوردەواری وایە. هەمیشە بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ ڕێگی بابەتە فەرهەنگیەکانی کوردەواری، هەورامان ڕۆڵی دایک دەبینێت بۆ کورد. مۆسیقا، دابوونەریتی جلوبەرگ و بیر و بڕوای کوردەواری لەوێدا ڕێگەکەی هێشتا بەڕوونی دەبینێت. زەماوەندی پیشالیار کە هەموو ساڵێک لە هەورامان بەڕێوە دەچێت، هەموو ئەو ڕوانەی تێدا دەکەوێتە ڕوو کە ئاماژەمان پێکرد. دەف و گۆرانی گوتن، دەستگرتن و هەڵپەرچێ و ڕێو ڕەسمێکی دێرین شان بەشانی ئەم بۆنە گرنگە بەڕێوە دەچێت. لە پەرتووکی پیشاریاری زەردەشتیدا کە لە ساڵی 1968دا دەرچووە، وردەکاری ڕێو ڕەسمەکە تۆمار کراوە. پێدەچێت ئەمە کۆنترین تۆمار بێت کە وردەکاری جەژنەکەی تێدا بەو جۆرە ڕوون کرابێتەوە و ڕێو ڕەسمەکە بەپێی ئەو پەرتووکە بەم شێوەی خوارەوەی. لە هەوراماندا هەموو ساڵێک 35 ڕۆژ کە ئەمێنێت بۆ زستان، هەورامیە دانیشتوانەکانی ئەو دەی کە گۆڕستانی پیشالیار یەکەمی تێدایە
لە خانوەکەی خۆدا هەموو ساڵێک 3 ڕۆژ جەژن دەگرن و بەم جەژنە دەڵێن جەژنی پیشالیار. لەم جەژنەدا خواردن هەر ئەو خواردنەیە کە لەو سەردەمەدا خواردویانە وەک گۆشت و بڕوێش. هەر لە یەکەم ڕۆژی بەهاردا هەر کەسێک بە گوێرەی توانای خۆی بەرخ بێ یان کار یان گوێرەکە نیازی خێری پیشالیاری دێدەهێنێ بۆ ئەوەی لەو ڕۆژەدا سەریان ببرن و ئەو ئاژەڵانە دەدەنە دەست گریزەکان بۆ بەخێوکردنیان بە جارەلۆی تایبەتی پیشالیان کە ئێستا ماو لە دەربەندی ملەبارفدا باخێک گوێزی هەیە. ڕۆژێک بەر لە جەژن گوێزی ئەو باخە بەش دەکرێت بەسەر خەڵکدا و باوە ئاگادار دەبن کە سبەینێ جەژن دەست پێ دەکات. مناڵان بەیانی زوو لە ڕۆژی چوارشەممەدا دەست دەکەن بە گەڕان بە کۆڵاندا و بە دەنگی بەرز دەڵێن کلااو ڕۆژن. ئەوانیش چی لە بەردەستیاندا هەبێت بێ بەشیان ناکەن وەک گوێز و مێوژ و هەنجیری وشک و دانەوێڵە. لەم کاتەدا یەشێک لە نەتەوەی هاکیشا کە یەکەم جار ئاژەڵ سەردەبڕێ هی خەڵکی تریش سەردەبڕێ و خۆی سیوجگەرێک دەبا بۆ خۆی و هەر خێڵ و هۆزێک چ جۆرە گۆشتێکی پێدرابێت لە یەکەم جەژندا ئێستش هەر ئەو جۆرە گۆشتەی دەدەنێ. بەڵام بڕوێش لە هەموو ماڵێک کۆ دەکرێتەوە و ئێواری پێنجشەممە گریزەکان مەنجەڵی گەورە کۆ دەکەنەوە و نیوەی لێ دەنێن و منداڵان دێن هەر یەکە بەشی ماڵی خۆیان دەبن و بۆ شەوی هەینی نیوەکەی تری لێ دەنێن. پیاوان هەموو لە خانوەکەی پیشالیاردا کۆ دەبنەوە کە ئەم خانووە لە ساڵێکدا 3 ڕۆژ دەرگای دەکرێتەوە و لە پێشدا بە دوو ڕیز و بەنۆرە دەست دەکەن بە هەڵپەرچێ و لە دواییدا هەمویان دادەنیشن و دەست دەکەن بە نان خواردن. پاش ئەوە بەردێک کە پێی دەڵێن کۆمسا لە نزی گۆڕی پیرەوە گریزەکان دەشکێن و بۆ پیرۆسی بەسەر خەڵکدا بەژی دەکەن و دەڵێن ئەو بەردە هەموو ساڵێک وە خۆی لێ دێتەوە و 45 ڕۆژ کە لە بەهار دەڕوا زۆربەی خەڵک نیازی چوونە هەوارگەکان دەکەن و دووبارە لەسەر گۆڕی پیشالیار خۆراک دەخۆن و داوای سەرکەوتنی لێ دەکەن و ئەوسا ڕوو بە هەوارگەکان بڵاو دەبنەوە. ئەمە تۆماری جەژنەکە بوو لەلایەن مامۆستا محەممەد بەهادین ساحیبەوە. پیشالیار پیرێکی یارسانی و گۆڕینەوەی کلام لە نێوان ئەو شاخۆشین و خاتومەی زرد و هاوڵانیاندا هیچ گومانێک ناڵێڵێتەوە کە ئەم پیرە هەورامیە یەکێک لە کەسایەتیە گرنگەکانی ئاین یارسانە. هۆکاری دەستنیشانکردنی بە زەردەشتی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوروپیەکان بایەخێکی زۆریان بە ئاینی زەردەشتیدا و لە ئەنجامدا لە ناوماندا ئەم ئاینە شەرعێتێکی نازانستی وەرگرتووە. لە ڕاستیدا بە میتراییکردنیشی هەر بۆ هەمان هۆکار دەگەڕێتەوە. خواجائینە عشق و تۆن دانژنە سەرێم خواینە عشق و تۆن دانژنە سەرێم. پرۆسەی ناسینی پیشالیار ئەوەمان بۆ دەسەلمێنێن کە ئێمەی کورد هەتاوەکو ئەمڕۆ ناتوانین بێکێشە قسە لەسەر خۆمان بکەین و خۆمان وەک خۆمان قوبوڵ بکەین. ئێمە بێ بەڵگە هاتوین ئەم پیرە یارسانیە دەکەین بە زەردەشتی و میترایی و سەر ڕایبوونی بەڵگەی ئاشکرا لەسەر یارسانی بوونی، بەڵام هەتاوەکو ئەمڕۆ نەمانتوانیوە بە ئاشکرا بڵین پیرشالیار پیرێکی هەورامی یارسانی باو باپیرانە و جێی شانازی هەمومانە. پیرشالیار پێمان دەڵێت کە ئێمەی کورد خۆمان نین و دەترسین خۆمان بین. بەرنامەی خۆناسین دەیەوێت دەست بخاتە سەر هەموو ئەو کێشانەی دەبن بە ڕێگرت لە بەردەم خۆبوون و خۆناسی. ئەم بەرنامەیە دەخوازێت خۆمان بین وەک ئەوەی کە هەبووین و هەین، بێ زیاد و بێکەم. تا بەرنامەی تر خواتان یا پیر ئامانەیە نەشۆ جەویرەیە وە فریا